دەوڕاستی ئەحجازەکانی زۆر جوان باسەکە ئەگەر ئەوەی خۆشەویست خوێند بێتانەوە. ئەوەی چوارەم کە ئەم زۆر دەی پێ سەرسامم بریتیە لە پێشبینی. ئەحمەدی داد لە زۆربەی مناقەشەکانیان زۆر باسی پێشبینیەکە. ئەڵێ ئێمە چۆن بزانین ئەم قورئانە لای خوای گەورەوە هاتووە ئەوەیە کە پێشبینی شتێک بکە شتەکە ڕوو بدە. نمونەی بە تەورات و ئینجیل هێناوەتەوە. بۆ نمونە لە تەوراتە پێغەمبەر یاعقوب قسێکی هەیە ئەڵێ هەر کەسێک ساڵ بۆ هەر کەسێک هەڵکەنێ خۆی تێەکەوێت. ئەوە پێشبینیە، ئەوە قسەی کاکەی ئەڵێ گەرە شتە لای خوای گەورە بێ نابێ ئەو قسە فوچەڵ بێتەوە. ئەڵێ بەڵام وەرە تەماشای حاڵی عیسا بکە. ئەڵێ کاتێک عیسا لەلایەنێکێک لە هاوڵەکانی گەماڕۆ درا و دوایێ شکایەتی لێکرا ئەڵێ ئەو کەسەی ساڵی بۆ عیسا هەڵکەن قوتابیەکەی خۆی بێ. کەسی قوتابیەکە خۆی تێ نەکەوت، عیسا تێکەوت لە خازرا. ئەڵێ چۆن نەکرێت کتێبێکی ئاسمانی کە بەناوی خواوە قسە بکە ئیعجازەکانی پێشبینەکانی پەشەرکی قورئانەکە بۆ ئەبوو جەهلی دانابوو. کەسی لە شەڕی بەدرا وەختی دوو منداڵەکە ئەبوو جەهل بریندارەکەن عەبدوڵای کوڕی مەسعود بە پیشەسەر ڕاکێشتە بندارێک. ئەنی حەلە دنیا موعجزانی خوای گەورە ڕوویدا. لە باسی سوڕەتی ڕۆمیشە کە خوای گەورە فەرمێ بضع سنین فەلەک ناساوی تریشیان دکتۆر. ئەڵێ ئەم شاعیرە وا ڕاهات بوو لەناو خەڵکیە باسی خوایە کرد، باسی جەهەنەمێ کرد بە شەحر بۆی خەڵک بترسێنی بگەڕێتەوە، باسی خیامەت لێ کرد. ئەڵێ دوو لە زاناکان ئەسنە لای ئەو شاعیرە ئەڵێن تخوا تۆ عەیب ناکەی باسی دینەکەی. دکتۆرەکە ئەڵێ من دکتۆرم ئەگەر خانەیەکی لەشی ئینسان بمرێت هەموو دنیا حەسی ناتوانێت ئەو خانە زیندوو کاتەوە. فەلەک ناسەکە پێڵێ من سەیری ئاسمانەکەم بە چەندەها تەلسکۆپ سەیرێکم نەخوای لێیە مەعاذڵە نە جەهەنەم لێ لە بەهەشتی لێیە. ئەلێ واز لەو شتانە بینە وەرە بە دەردی خۆتەوە دانیشە و باز لە قیامەت و بەهەشت و جانە بینە حەز لەو شتانەکە. ئەویش کابراکە شاعیرەکە تێ فکری بە دوو دێ شعر بە زمانی عەرەبی وڵای مەدەنە. ئەڵێ فإن صح قولكما فلنستن بخاطري فإن صح قولي فالخسران علي. ئەڵێ باشە کاکە وەرە پێوەرێک دانە. ئەگەر قسەکەی ئێوە ڕاست بوو بەهەشت نەبوو جەهەنەم نەبوو خوا نەبوو منێکی موسڵمان کە شوێنێ و دینەکەوتم هیچ زەرەرم کرد وەک تۆ نەژیام وەک قەدەر تۆ کردم لەم زیاترت پێخۆی لەم زیاتر تواناتێن نا هەر بە قەدر منت پێکرد من هیچ زەرەرم نەکرد ئەسڵەن من پێم وا بوو خوایەکەیە تۆڵم بۆ ئەسانەی لە حاڵەتێک کە من دڵتەنگم پەنای بۆوە بم دڵم پێخۆشە بێت دوعاکەم دزەمشی دابکە. ئەڵێ بەڵام وەرە خوا پەنامادە لەو شتانێک کە ئیسلام داوای کردووە سەداییەکی قسەکانی من ڕازبی ئێوە تێیاسوو. ئەلێ وەرە بەس دانێ پەنا بەخوا خوا نەبوو قیامەت نەبوو وەرە بەس حەسابی قەبر هەبوو. ئێو کاس سەری چێ بە قوڕی خۆتانەکە قوڕشێ بە سەری خۆتانەکە. یعنی لە سەداییەکی ڕاست بوو ئێوە تێیاسوو. دایماتنە کۆتایی سیمینارەکە لكم كريم بورن إذا ما نذاكن وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.